ئەنجومەنی سیتیەکانی سلێمانی بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ کەمکردنەوەی نرخی کارەبا کە ماوەی 3 مانگە بە بڕیارێک لەسەریان گران کراوە. دوا بە دوای کۆبوونەوەیەکیان لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی گەیشتن بەوەی سەرۆکی ئەنجومەن بڵێت پاڵپشتیان و دەبێت بە یاسا ئەو بڕیارە هەڵبوەشێتەوە. ئێمە ئەگەر بە قسەمان نەکرا ئەوەی کە پێویستە دواتر بە ڕاوێژ لەگەڵ لیژنە هەمیشەیەکانی ئەنجومەن لەگەڵ سەرۆکایەتی ئێمە بابەتەکە ئەبەینە کۆبوونەوەی فەرمی ئەنجومەنی پارێزگا و لەوێ دەنگی لەسەردەین بڕیاری خۆمانەدەین ئەو بڕیاری خۆمانێنێرین بۆ لێنە پەیوەنددارەکان بۆ جێبەجێکردن دڵنیاشتانەکەمەوە بڕیارەکەی ئێمە لەسەر داگرتنی نرخەکە بێت. نرخی هەرواتێکی کارەبای سیتیەکان لە 18 دینارەوە کراوە بە 156 دینار. دانیشتوانی سیتیەکان دەڵێن بەم بڕیارە هەمویان دەبن بە کرێچی و ئەوەی هەیە نەونیانە دەبێت بیدەن بە کارەبا و خزمەتگوزاری لە پرۆژەکان. ئەوەش چیتر جێگای قبوڵ نییە. لە ڕووی یاساییەوە بەڕاستی لە فەلتەیەکی زۆر هەڵەیان و لە ئەمە بینە دادگاکان و هەتا بتوانین بۆ دانیشتوانی سیتیەکان لەبەرەوەی ئاگادار بن لەوەی کە ئێمە بە هیچ شێوەیەک دانانیشین و بە هەموو شێوەیەک هەوڵ ئەین ئەمە لە ڕووی یاساییەوە ئێمە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی ئاشتیانە و داواکەی لە هەموو دام و دەستگاکان لە بەرپرسەکان لە لایەنەکان کە لەم کاتەیە کە بارگرانێکی زۆر لەسەر شانی خەڵکە بە هەموو شێوەیەک نەموچە هەیە. یعنی ئەم شێوازی پریپەیدە کە کردویانە لە هەندێک شوێن کراوە کە ئەسڵەن زۆر ژیانی ئاساییان هەیە ناونراوە هایکۆست و لۆکۆست کە ئەمە خۆی هەڵەیە بۆیە داوامان وایە ئەمە تعدیل بکرێت یاخود ئەم یاسایە بە شێوەیەک یاسایەکی تری پێ دەربکرێت کە بکرێت بە تەساعودی بە شێوەیەک بێت لە خزمەتی خەڵکا بێت لەو تەساعودیە ئەتوانێت و بە هەموو شێوەیەک دەری بخات کە کێ نرخ هەژارە کێ مامناوەندەوە کێ دەوڵەمەندە. بە قسەی خۆیان 35 بۆ 45 لەسەدی ئەندامێکی لیژنەی پیشەسازی وزا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستیەک لەسەر ئەو بابەتە ئاشکرا دەکات و دەڵێت لە سەدا 35 کارەبای نیشتیمانی دەدزرێت دزەکان ئاشکرا ناکرێن و هاوڵاتیان باجەکەی دەدەن. ئەرکی ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دووەکیشە بێنە قسە لەسەر ئەم بابەتە و ئەرکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی کارەبایشە ئەم بابەتە قبول نەکرێ چونکە بەڕێزان بە پێی داتاکانی وەزارەتی کارەبا نزیکەی 4000 مێگا بەرهەمێنرێ بە قسەی خۆیان 35 بۆ 45 لەسەدی ئەم بەرهەمهاتوۆی کارەبا ئەدزرێ کێ ئەیدزیێ کێ لە ناوی ئەبا ئێستا یانەوە ئەو پارەیەکە بەرهەمێ ئەو کارەبایکە بەرهەمێنرێ و ئەدزرێن لەسەر گیرفانی هاوڵاتیان باجەکەی بدرێ بۆ چاکسازی ناکەن بۆ گەڕانەوەی ئەو 35 لەسەدا. بە بڕیارێکی وەزارەتی کارەبا و ئەنجومەنی وەزیران چەند مانگێک بەر لە ئێستا کارەبای سیتیەکان کرا بە پریپەید و نرخەکان لەسەر هاوڵاتیان زیاتر لە 9 هێندەی پێشووتر زیاد کرا. دەژوترێت ئەوە پلانێکە لە سیتیەکانەوە دەستی پێ کردووە و بەری پێ نەگیرێت لەسەر هەموو هاوڵاتیان جێبەجێ دەکرێت. ڕامیە ڕسمان کەناڵی پێیام سلێمانی.